ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکارمان توێنێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیە واڵەکانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕوونی چارەنووسی چوار هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاری سنە. وشکبوونی دەریاچەی ورمێ بەهۆی نابەرپرسیاری بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی. هێرشی هێزەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژاوا. ناڕەزایەتی خەڵکی فەرەیدون کەنار لە پارێزگای مازەندەران و کۆبوونەوەی کرێکارانی حراسەتی مەیدانی نەوتی یاداوەران لە پارێزگای خۆزستان. ناڕوونی چارەنووسی چوار هاوڵاتی دەست بەسەرکراو لە شاری سنە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ ماوەی 3 هەفتەیە کە چوار هاوڵاتی خەڵکی شاری سەقز لەلایەن هێزەکانی ئیدارەی دڵاتەوە دەست بەسەرکراون و هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەو چوار هاوڵاتیە بە ناوەکانی زەکەریا مورادی، ئومید ڕەحیم زادا، مێهدی کەماڵی و محەممەد ئەمینپور. ڕێکەوتی سیانزەی گەلاوێژ ڕۆژی دووشەممە لەلایەن هێزەکانی ئەمنیەتی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەکانی ئیدارەی دڵاتی شاری سنە ڕاگوێزراون. ئەو چوار بەندکراوە لە مافی دەستڕاگەیشتنیان بە پارێزەر و پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون و تا بە ئێستاش چارەنووسیان دیار نییە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان. بە پێی راپۆرتەکان هاوڵاتیەک بە ناوی ڕوقەیە کەریمی و خەڵکی ئاوایی ئاسراوای مەریوان بۆ ماوەی زۆرتر لە 15 ڕۆژە دەست بەسەر کراوە. ناوبراو لە کاتی دەست بەسەرکرانیدا زیاتر لە 10 ڕۆژ لە ژووری تاکە کەسی ڕاگیراوە و لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی و تەنانەت دەستڕاگەشتنی بە پارێزەر و سەرەتاییترین مافەکانی وەک دەرمان بێبەش کراوە. جێگای ئاماژەیە کە لە مانگەکانی ڕابردووداوە بە تایبەت پاش هێرشی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بە بیانووی پاراستنی ئەمنیەتی وڵات دەست بەسەر کراون و هێشتا چارەنووسی زۆرێکیان دیار نییە. وشکبوونی دەریاچەی ورمێ بەهۆی نابەرپرسیاری بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە. لە ساڵانی ڕابردوودا دەریاچەی ورمێ کە ڕۆژانێک 25مین دەریاچەی دنیا لە ڕووی ڕووبەرەوە بوو، بەهۆی ناکارامەیی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێستا وشک بووە و بەتەنیا کەمتر لە 1 ملیار متر سێجا ئاوی هەیە. ڕووبەری گۆلی ورمێ لە ساڵی 1370 هەتاویدا نزیکەی 6,000 کیلومتری چوارگۆشە بووە، بەڵام بەهۆی هەوڵی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دەرهێنانی ماددە کانزاییەکان و لەم دوایەدا بۆ دەرهێنانی لیتیۆم، ئەو دەریاچەیە بە ڕێژەیەکی بەرچاو وشک بووە و ئێستا لە لاوازترین حاڵەتی خۆیدا. هێرشی هێزەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژاوا. ڕۆژی دووشەممە 3 خەرمانان میلیشیاکانی سەر بە حکوومەتی نوێی سووریا لە 3 بەرەوە هێرشیان کردە سەر هێزەکانی پاراستنی ناوچەکانی خۆبەڕێوەبەری حۆسەر لە ڕۆژاوای کوردستان. بە پێی راپۆرتەکان هێرشی میلیشیاکان بۆ سەر و ناوچانە لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتیکەوە بە توندی وەڵام دراوەتەوە و هەروەها بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتووە لە بەنداوی تشرین فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا هێرشیان کردوتە سەر چەند شوێنێک و بەم شێوەیە ئاگربەستەکەیان شکاندووە. بڵاوکردنەوەی تراکت بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی. ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 2 خەرمانان کۆمەڵێک لە چالاکوانانی مەدەنی لە شاری تاران بە بڵاوکردنەوەی تراکت پشتیوانی خۆیان لە شەریفە محەممەدی بەندکراوی سیاسی ڕاگەیاندووە. بە پێی راپۆرتەکان چالاکوانان بە نووسینی دروشمی پێویستە شەریفە محەممەدی ئازاد بکرێت و بڵاوکردنەوەی لە شاری تاران دژ بە سەپاندنی حکمی ئەعدام بەسەر و چالاکە کرێکاریەدا ڕاوەستاون و خوازیاری ئازادی بێشرت و مەرجی ناوبراو. وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی لە شاری تاران. شەوی ڕابردوو خەڵک لە شاری تاران بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی و مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر دژ بە سیاسەتەکانی ئەو ڕژیمە ناڕەزایەتیان دەربڕیوە. لە ڕۆژانی ڕابردوو هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی کوردستان و ئێران بەهۆی خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان
بارها ڕژاونەتە سەر شەقامەکان و دژ بە نابەرپرسیاری دەسەڵاتدارانی ڕژیم ناڕەزایەتیان دەربڕیوە و خوازیاری ڕووخانی کۆماری ئیسلامی بوو. ناڕەزایەتی خەڵکی فەرەیدونکەنار لە پارێزگای مازەندەران. ڕۆژی یەکشەممە هاوڵاتیان لە شاری فەرەیدونکەنار سەر بە پارێزگای مازەندەران دژ بە نەبوونی ئاو و پچڕانی بەردەوامی بەرق ناڕەزایەتیان دەربڕیوە. دانیشتوانی ئەو شار ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمتەرخەمی و نابەرپرسیاری دەسەڵاتدارانی ڕژیمی ئیسلامی ژیانیان تووشی کێشە بووە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. ناڕازیان جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە ئەگەرچی چارەسەر نەبوونی کێشەکانیان ببورن ناڕازیان جەختیان لەسەرەوە کردوێتەوە لە ئەگەری چارەسەر نەبوونی کێشەکانیان ناڕەزایەتیەکانیان بەربڵاوتر دەکەنەوە و ڕژێنە سەر شەقامەکان. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی کرێکارانی حراسەتی مەیدانی نەوتی یاداوەران لە پارێزگای خوزستان. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی سەی خەرمانان 1404 یەتاوی پێرسۆنێلی حراست لە مەیدانی نەوتی یاداوەرانی پارێزگای خوزستان لە بەردەم موستانداری و پارێزگای کۆبوونەتەوە. ناڕازیان بە وتنەوەی دروشمۆڵکردنی پلاکارد دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕەزایەتیان دەربڕیوە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها دابینکردنی ئەمنیەتی پیشەیی بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لێ.